دیدارەکە ئینشاءالله ڕۆژی چوارشەمە ئەنجام بدرێت لە شاری سلێمانی لە هۆڵی تەوار و ئەو کەسانەشی کاتوانن بێن هەموو کەسێک دەتوانێت بێ چوو کاکشوان هەر مڵکی ئێمە بە مڵکی لایەنێک و ئیتیجایەکی نازانین چوو کاکشوان خۆی ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسان بوو، کاکشوان بیرمەند بوو، کاکشوان نووسەر بووە، کاکشوان ڕۆژنامە نووس بووە، هەموو ئەو لایەنە جیاوازانەی کە کەسێکی ڕۆشنبیر هێدی کاکشوانی شەی بوو لەبەرەوە توانین بڵێین کاکشوان مڵکی نەتەوەی کوردە نەک مڵکی هەرتەنها لایەنێک و هەموو کەس دەتوانێت بێ و ئەوەی کە بە چالاک کێشەساوە وەکو باسم کرد ڕێکخراوی بوارە و ڕێکخراوی بواریش وەکو باسم کرد دەمێکە بەنیازی ئەنجامدانی ئەم چالەکە بەڵام بەداخەوە نەخۆشکەوتنی کاکشوان ئەو زروف و بارودۆخی کە هات بەسەرە ئەوە تاخیری کرد جنایەمان پێمان خۆش بوو لە سەردەمی خۆیە و بەدەستی خۆی وەگەڵی ئەو ڕێزدانەی وەرگرتایە و ئێمە دەمێک بۆ قسەمان لەسەر ئەمە کرد بوو بەس بەداخەوە شڵا خی گەورە لی خۆش بوو جگەی بەهەش بێ سەربەرز بن کە سوکارێک سەربەرز بن هاوڕێکانی شڵا وەگەڵ ڕێگەی هەرڕون بێ و یادیشی هەرمان بێ ئێمە مەبەستەکەمان لەو دیدار ئەوەیە کە ناوی کاکشوان بە زیندوی بمێنێتەوە نووسینەکانیشی هەنێکی تاسە چاپ نەکراوانە کتێبیشی هەیە بە هیوای لە داهاتوو شا بتوانین هەم لە چوارچەوەی کۆبەرهەمێکە نووسینەکانی چاپ بکەین و تێزەکانی بخەینە بەردیدەی خوێنانە